بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەڕێزان. بەرنامەی ئەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی هەفتانە لەگەڵمان بن. گوندێکی کوردانی زدی مێژوەکەی بۆ سەدان ساڵ دەگەڕێتەوە و سیماکەشی وەک خۆی ماوەتەوە. هاوڵاتیەک گورگێک لە بچووکیەوە بەخێو دەکات و دەیکاتە هاوڕێی خۆی. هاوڵاتیەک 25 ساڵە گوڵە بەڕۆژە لە قەزای ئامێدی بەرهەم دەهێنێت. ژنوپیاوێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە خولیای کاری هونەریان هەبووە توانیوانە بێکەوە ئێستا کۆمەڵی کاری هونەری جوان و سەرنجڕاکێش ئەنجام بدەن. ئەو ژنوپیاوە پێکەوە نەخش و نیگار لەسەر کەلوپەلی ناوماڵ و هەروەها لەسەر دیوارەکان دەنەخشێنن. بەم شێوەیەش توانیوە لە کارەکانیاندا بەرەو پێش بچن، هەروەها کۆمەڵێک بەرهەمی جوان و ناوازەش بەرهەم بهێنن. لەگەڵ خێزانەکەم ماوەی 15 ساڵە ئیشی هونەری دەکەین و بەتایبەت لە بواری نەقاشی. ئێمە زانکۆمان لە ئێرانە لە بواری تەسیب و نەقاشی ئێرانی تەواو کرد کە مامۆستای عەزیز و نازارمان ئوستاد بەهرامە میهرەبانە کوردستانی بوو کە زۆر زەحمەتی بۆی مەکێشا و خێزانی من بە جۆرهایی دەتوانم بێژم مامۆستای ئەو ئیشەیە، چون من وەکو پیاوی ماڵەکە پێویست و بڕم ئیش بکەم، زۆربەی کاتی خۆم سەرفی ئەوە دەکرد کە ئیش بکەم و پارە بێنم، ئەو پارە سەرفی خەیاڵ و فکرەکانمان بکەین لە بواری هونەریەکەمانە کە خێزانم زۆربەی لە ماڵەوە ئیشی دەکرد و لە زۆربەی لە ئامۆزشکاکر و مۆسەکەر گەنجانی فێر دەکرد و تابلۆی دەکێشا و ئەمنی شەوانیش لەگەڵ ئەو یارمەتیمەدا و ئیشمان دەکرد. ئەم هونەرە ناوی تەسیبە، گولگەل، بەرگ، خەتکەل خەتایی و ئەسلیمی بەلای یەکە و ئەم هونەرە بە وجود تێرە. ئەم هونەرە بە تەکنیکەل مختلفی کارە بێ. ئێستاش کە لە شاری هەولێرین بەڕاستی لەو چەند مانگەیە کە من خەریکم تۆزێ زیاتر لە مێژووی ئەو وڵاتە بیرەکەمە وێنم وڵاتێکی زۆر زۆر گەورە و بە مێژووکی زۆر زۆر گەورەترە. ئەوەی کە توانین ئێمە لەسەر شەقامەکانی شاری هەولێر کە خەریکە داهاتوویەکی باشی ئەبێت وە لە بواری توریستیشە و زۆر زۆر بەناوبانگە بێ ئینشەڵڵا، ئەتوانین لەسەر دیوارەکان ئەو مێژووی هونەری کوردیە کە لە ناو تاریخی خۆمان و ناو فەرهەنگ و کەلتوری خۆمان هەیە ئەوانە دابنین، وەکو قەڵای هەولێر کە بەناوبانگە مێژوویەکی زۆر کۆنی هەیە. من چەند شتێکم خوێندە و سەبارەت بەوە زۆر زۆر سەرنجڕاکێش بوو و زۆر حەزم لێ کرد و ئێستش پڕبەدل لە خزمەتی گەنجان و خەڵکی عەزیز و خۆشەویستی شاری هەولێرین کە بتوانین ئەو ڕەسمە و ئەو هونەرە فێریان بکەین. ئەم ئێشە ئەم ڕەسمە ڕەسمی ڕەنگی ڕۆخانە، بە ئەم کارگە بە سێ ڕەنگێ ئاوی و قرمز و زەرد ئەم ڕەنگەلە تەکێکا تێکەڵەوەن و ئەم هونەرە بە وجود تێرە. بەڵێ ئێمە لەسەر زۆربەی مەتریاڵەکان ئیشمان کردووە، وەکو سۆفاڵ کە ئەو ترامانە لێ چاک کردووە ئەگەر بیبێنین، وەکو ئەو هێلکانە هێلکەی شترمڕغی پێڵێن ئێمە، ئەو هێلکانە تایبەتیکیشیان هەیە. ئێمە لە بوونی ئەو سفارشەوە بۆ ئێمە کرازانیمان لە تورکیا بێمە وتیان لەسەر هێلکانە بۆمان ئیشکەم بۆ ئێمە بەڕێکەن، ئێمە ئەو کاتە لە ئێرانە بووین
وتمان داخوازیتان لەسەرەوە هێلکانە بۆچێ وتی ئەو هێلکانە وەختێک کاتێ لە ماڵێکا دایدەنی چۆن ناوەکەی بەتارە هیلکەکە ناوەکەی نەماوە ئەوە بۆنێکی دیکە ئینسان هەستی پێ ناکە بەس ئەو حەشەرە و ئەو تتانەوە هەیە هەستی بۆ بۆ ناکەن و لەو ماڵە نامێنن لە ژووری خۆیان دایدەنن و زۆر پێمان جوان بوو هوەر لەگەڵ ئەو شتە تێکەڵ بوو تۆ بە سادگی ناتوانانی ئەو هێلکەدا بنی کاتێ هوەر ڕەنگی پێدا زیرگی دەکاتەوە تۆ ئەتوانی لە ژووری خۆت دای بنیت و بە خەڵک بێیت و بیفرۆشی ئێمە لەو شتە پارەمان دەرهێنا لە تابلۆکانمان تابلۆمان فرۆشت سفارشمان بوو هەرکەسێ بە هەستی خۆی و زۆر بەرز نییە زۆر باش نییە نە بەداخەوە ژیانی ئێمە ئێستا بە وێنەکێشان و بە ڕسمەوانە تێپەڕ نابێ ئەمن ئیشێکی جودام هەیە ئیشێکی جیاوازم هەیە وەلێ بەردەوامی لەگەڵ خێزانم چۆن مامۆستای ئیشەکەمان بەڕاستی خێزانمە و زۆر خۆمان بە بەختەوەر دەزانین گەلی کورد شاید ئەگە حەڵە نەکەم تەنیا خەڵکێکە تەنیا وڵاتێکە تەنیا فەرهەنگێکە کەلتورێکە کە ڕێزی لۆ ژنداناوە و ناڵێ ژن و ناڵێ خانم و ناڵێ زەعیفە و ناڵێ ڤۆمەن و وشەی ئافرەتی هەڵبژاردووە لە هەنبانە بورینەی مامۆستا هەژار هەن ئافرەت یەنێ خولقێنەر یەنێ کەسێکە خالقە و کەسێکە دەتوانێت مناڵی بێت کەسێک توانێ خانوویک بەڕێ ببە کەسێکە توانێ پیاوێک بەڕێ بووە خولقێنەرە خولقێنەری ژیانی هاوبەشی من و منداڵەکانمە و تایبەتمەندی ئەوەستە کە خولقێنەری تابلۆ جوانەکانمانە. هاوڵاتیەکی شاری دهۆک بۆ یەکەم جار لە بەریتانیاوە کۆمەڵێک ئۆتۆمبیلی تایبەت دێنێتە دهۆک ئەو ئۆتۆمبیلانە تایبەتن بە تەکسی جیاوازی ئۆتۆمبیلانە ئەوەیە تایبەتمەندیەکەیان کە ڕەچاوی سەرنشینەکان کراوە بە تایبەتی ڕەچاوی سەرنشینی خاوەن پێداویستی تایبەتیش کراوە ئەم کارەش بۆ تا
استجبت دي عرباني سيال بد دي أبا كوشني بيدا خين أبا كوشنا برجلي تاني تبريد المركز يجي درجة تبريد العام. هاوڵاتێکی خەڵکی سەرچاوی سەر بە قەزایڕانیە گورگێکی لە ماڵەوە بەخێو کردووە. ئەو گورگە ئێستا لەگەڵ خاونەکەی بۆتە هاوڕێ تا ئێستاش ئازاری کەسی نەداوە. هەندێک جاریش بەخۆی دەچێتە سەر چیای ناوچەکە و دەگەڕێتەوە و توانیوەتی ژیانێکی هاوڕێیانە لەگەڵ مرۆڤەکان پێک بێنێت. تەمەنی ئەو گورگە ئێستا 8 مانگە لە دۆڵی ئاڵانە گیراوە لە چیای بەنی هەریر لای برادێکم بوو کاکێ من ئاڵانی هەتا تقریبان 8 مانگ لەو دەورانە لە لایوی بوو هیچ زەرەر و زیانیشی نەبووە بۆ مەڕووماڵاتی تاقیمان کردەوە لەگەر زەلامی لەگەر هەموو کەسەشمان تاقی کردو کێشەی نەبوو بەرە لاشمان کردووە و بە چاوی خۆشتان دیت کێشەی نەبووە نەڕۆیشتووە و هیچ زەرەریشی نەبوو. ئێستا تەبیعەتی وای ئەوەش هەر وەکو سەیلی هاتووە چۆن بەیانیان کە دێم گۆشت و شتی بۆ دێنم ڕێک چاوەڕێم دەکا دەزانێت شتی بۆ دێنم وەڵا هەر گۆشتی دەخوا لای قەسابان گۆشتی بۆ دێنم دەیدەمێ ڕۆژەیەک جایگە دەمێ کێشە دەگە سەی نییە بەس سەی پشدەری قبولی ناکە پێشمان بریتمانەکەن سەی پشدەریش لی ناگەڕێ هجمی دەکاتێ سەی پشدەری بەس ئەو سیانە کێشیان نییە بەرە لای دەدەم دەڕواتە شاخی و ئەلێرە دوێن ئێوارێ بە خۆشم بەرە لەدا و دەڕواتە شاخی بە خۆشی هاتوتەوە هەر لەگەر ئەو سەگانە هاتوتەوە بە تەنیاش ڕۆیشتووە بە شەو بە تەنیا ڕۆیشتووە سەعات 4 بوو بەری بەیانی بەخۆی هاتەوە بە دووشی دانەچوو گورجی ئەو شاخانە بەڵێ ئەو ساڵ پاییزێ من بۆ خۆم لەکنە ئایوانی بووم دەوری سعات 2:30 ئەوان بوو هات بۆ ناومەڕەکەی من شەو بوو دانێشی برد لەگەڵ خۆی لەگەڵ جوت کرد و لێی دەدا ئەمن بە خۆم چاوم لێ بوو هەستام کە لایەتم دای و بەری هەڵدا و خۆی لەگەڵ مەڕەکەی جوت کرد بوو دەیبرد لەگەڵ خۆی دەبێت پاشەوەی کەمیش لایەتم دایە دووسم لەگەڵ دانەسەیەکان غاریان دای و مەڕەکەیان لێستاندەوە و مەڕەکە هاتەوە بۆ ناومەڕی بەس لاقی مەڕەکەیشکان بوو بە زیندوی دەی بە ئەو چی دەگری لەگەڵ خۆی لەگەڵ جوت دەکا لەگەڵ خۆی دەی بە مەڕ زۆر لە گورگ دەترسێ زۆر ئاژەڵەشی زۆر درندێ و بەرامبەر عیوان زۆر بێویزانە ئەو گورگە بەس لە نسبەت گورگەکانی کە بەڵێ ئەوە گەورێ ئەوە بە نسبەت ئەوەی تەمەنیشی ئەوەیە 8 مانگە گەورەترێت لە چاوەکانیکە گۆشتی ئیمردار بوو ناخۆ گورێک نایەتەوە سەکە لاشیش کە هەر مەڕەشی خنکاند و نایەتەوە سەری زۆر بەکەمی دێتەوە سەری زۆر تاڵانە هەیە زۆر زەری لێ دەدا هەیە بەخوای عیوانەکە لە سەری دەڕوە هەیە هەتا 20 سەری دەیخنچێنی ڕەفاقەتیەوە لەگەرە من یەک کێشەی لەگە کەسی شەر کێشەی نەبووە هەراتوە سوعبەت توشتی دەگە دەکە یاری دەگا کێشەی نییە بەس منداڵ نێشی منداڵان نەکردوە ڕاستی پەلەوەر و شتیوا دەگرێ بەس بەری وەکو خواردن نەی خواردووە بەس های یاری شتی لەگە کردووە بەس نەمدیتێ بخۆ دوسێ پەلەوەری گرتوون تاالان بەس هەر یاری بووە نەشی خنکاندونە هەر ئێستاش پەلەوەرەکانی شەرماون کێشەی نەدەگە پەلەوەریش سەوە تۆزە گەورەیە تەمەنی وەش 8 مانگە و شتاش ماوێتی گەورەتریش دەبێت ئەوە دیکە تۆزێک نزمترە تۆزێک حەزمی ڕێویش دەدا لە دوور ڕاگە تەماشی دەکەی نازانی ڕێویە چاقا لە چێدا لە نزیک نەبیەوە وەڵا حەزم لێ یار بۆ جوانی ڕایگرمەوە بەیانیان جەوی زۆر هەیە بەیانیان کە دێم بۆ لای گۆشتی جەوی زۆر خۆشە بەس بەرەبەری ئێوانەوە خۆ کەس دەکە مات دەبێ ئەوم پێ خۆشەوکە و یاریان دەکە کێشەشی نەبووە تاالعانە هیچ قەپارشی ناوم دەستشی بریندار نەکردومە دەستی هەموو مناو زاری کێشەی نییە چەندە گونگ شتێکی جێی ترسە بەس ئەوە دەستی دای مناو زاری هیچ کێشەی نییە و ئەزیەتی نادە و بەنگین هاوڵاتێکی خەڵکی ئامێدیە ماوەی 25 ساڵە خەریکی چاندن و بەرهەمهێنانی گوڵە بەڕۆژەیە بەڵام لەسەر شێوازێکی تایبەت و ڕەسەن کە شێوازی با و باپیرانیە ئەو توانێتی لە کارەکەیدا سەرکەوتوو بێت و ئێستا کۆمەڵێک بەرهەمی جوانی گوڵە بەڕۆژەشی هەیە.
از بنگین عبدالرحمن آمدی ما شو لمجی چکنا طفقایا اول دبیتا نزدیکی 25 ساله من اف شو دست بکری و ام طفقتين تنين سابون فيلا ام تشوينو كالينو حشت كاينو باش نجي بين دكان قالين اما هاي تقريبا نزكي طانا كي طانو نيفاس تشتكم وباقي خالكش باشه كاتي يعني شنكاش هبلله وش دهوكي وهما نكال دهوكي عندك خاصتين باش بطفقت ماتن عندي بين عمتاتي والله باش بطفقتات وكنت طفقتها قالك وخشاو رغبة العالمي قالك وكانت يسار الوطف كنت باقجن باقجن يعني عم تشوين باش نتكلم نحش كانوا خلك كده خازي قالك هات يسار معنيات أفصلابات أم ده فرحة كديفة كان دوكه دو رجب نزيك تلي بيتون يعني عندك خاص تنافي بطوفكا جد جازن دوا تبوش نهاية دوكه تبوش نهاية أبا خد حسك صلابات أم ده فرحة كل دوكه جبكن طعم ورنگه توی همین فرقه يعني یا باقجه ام بين شون شنيت بشتنجيت بين كلين وحشت كاين يعني شو البيت تقريبا هذا داستيك وشو ويشو اللي اسكم سيشورش بيت حتى صافيت من حشد بن يعني بين كلين ترايخ انه بجهات بيتك بعد ما عنده حجب بن حتى جاي ما جي هندي خوشين الأوميديا خزاندار دارم از دیشوری الحمدلله من 4000 کناو ام حالت خوب که بین است یەکێک لە کۆنترین گوندەکانی کوردانی زیدی کە پێی دەگوترێت گوندی بەحزانێ دەکەوێتە لای چیای مەقلوب و هەروەها باشووری دەشتی نینەوەوە ئەم گوندە بە شێوەیەکی زۆر ئەندازەی جوان دروست کراوە و مێژوەکەشی بۆ زیاتر لە سەدان ساڵ بەر لە ئێستا گەڕێتەوە ئێستا شوێنی نیشتەجێبوونی کوردانی ئێزدیە و با شوێنێکی گرنگ و مێژوویش ناوی دەبرێت. گوند بەحزانەیە طبعا ئەف مالێت قەدیمن حەمی گێچێ و بەرای چێکرین و بەرێ مهندز و ئەو نەبوون هەموو هەستا بوون و شارەزا بوون و فەهمە بوون گەلک شارەزا بوون ئەف بینایەت ئەوی چێکرین طبیعی گێ چاوانژی هەر شێرەیە وەکی گوتی کۆخ هەبوون و بەرێوانژی هەر چیایەتینان
و بەرێ ئەف وەختی ئاواکردین هەموو ژیانی زبارە بوو تقریبان بەس هۆستا ئەکا خەڵکی گوندی وەختێک کوارێک لێت کرد مالك چێت کرد خانێک ئاوات کرد هەموو زبارە هاتن گوندی هاریت کرد وێژە ئەف گوندەکی طبعا تاریخوی قديمة يعني كافتا يعني عندك مصادر ميتين يعني بيجن وقت شيخادي الشامي هاتي أف قندا أفابوجي وأف قندا طبعا بني شاي مقلوبي أكيد دشت نينوى سهل نينوى ومخابرنا في قندا وكي قلتي حكوماتها مدي أو آثار شو اهتمام بينكر يعني مالك بكفد بلوشد أو تشد مخابن يعني أف آثار وأف أوا بتشد يعني مثلا هون تبينين أفادو طابقة يعني مثلا هر وارك شش هفت عائلات تدابون يعني تاكلبون نفسها ماليدا ودرنت كفتشنو كيقودو ومنطقة كوكي قوتي هاري كاري محمود الشيل قالك غالبا ما كان الدار أو البيت يتكون من ساحة اللي بەگشتی شێوازی دروستکردنی هەموو ماڵێک بەو شێوەیە بوو کە گۆڕۆپانێکی تێدا بوو پێیان دەگوت حەوشە ژوورەکانیش لە چواردەوری حەوشەکەدا بوون و هەر یەکە و هەیوانێکی هەبوو هەموو ماڵێک بەگشتی ژێرزەمینێکی هەبوو بۆ هەڵگرتنی کەلوپەل کە دەکرا وەک گۆگایەک بەکاریش بهێنرێت لە حەوشەی پشتی ماڵەکە شوێنێک هەبوو بۆ ئاژەڵداری چونکە خەڵک پشتی بە ئاژەڵداری دەبەست ئەو خانووی کە ئێستا دەیبینن لە بەرد و گەچ پێک هاتووە مێژوەکەی بۆ 300 تا 400 ساڵ دەگەڕێتەوە چونکە چیای باشیک نزیک بوو بەردەکە لەوێوە دەهات الجص والحجر لكونها قريبة من سفح الجبل بعشيقة بدلا من الطين والخشب أو البيوت الطينية اللي كانت قديمة في المنطقة. بینەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.